سڵاوتان لێ بێ خۆشەویستان. بەرە بەیانی سیانزەی نیسانی ساڵی 1975 لە شاری بەیروتی پایتەختی لوبنان، پێر گێمایل سەرۆکی بزوتنەوەی لوبنان خەریکی بەجێهێشتنی کڵێسایەک بوو لە ناکاو ڕوبەڕووی کۆمەڵێک فەڵەستینی دەبێتەوە کە بە خێرایی لە سارەیەک دابەزین و تەقەیان لێکرد. بە شێوەیەکی سەرسوڕهێنەر گێمایل ڕزگاری بوو، بەڵام ئەو ئێوارەیە چەکدارانی پارتی لوبنان تۆڵی سەرکردەکەیان بە کوشتنی 27 فەڵەستینی کردەوە. دوا بە دوای ئەم ڕووداوە شەڕی ناوخۆی لوبنان دەستی پێکرد. دەیان فراکسیۆن و حیزب و بزوتنەوە لە دژی یەکتر دەستیان کرد بە شەڕ. لەم نێوەندەدا ئیسرائیل سوودی لەو ئاژاوە گێڕیە وەرگرت و لوبنانی داگیر کرد. تانکەکانی ئیسرائیل گەیشتنە بەیروتی پایتەخت لە کاتێکدا سەدان هەزار شیعە لە باشووری لوبنان دەژیان، ئەوانەی کە بە درێژەی ساڵان تووشی داگیرکاری و پەراوێز خستن بوون. هەر بۆیە گروپێک بە ناوی حیزبوڵایان دامەزران. ئەم گروپە باشووری لوبنانی کۆنتڕۆڵ کرد و دەستیان بە شەڕ کرد لەگەڵ ئیسرائیل تا گەیشتینە ساڵی 2024. حیزبوڵڵا و ئیسرائیل یەکتریان بردومان دەکرد و دۆخی نێوانیان گەیشت بووە قۆناغێکی زۆر مەترسیدار. هەردوو لە تەنیا هەنگاوێکیان ماوە بۆ دەستپێکردنی شەڕێکی وێران کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەر بۆیە ئەمڕۆ چیرۆکی یەکێک لە تونند و تیشترین و ئاڵۆسترین شەڕەکانی مێژووی جیهانی مۆدێرن دەگێڕینەوە و سەرنج دەخینە سەر یەک لایەنی گەورە، ئەویش حیزبوڵڵای لوبنانە. ئەمڕۆ حیزبوڵڵا بە گەورەترین هێزی ناسەربازی لە جیهاندا دادەنرێ و هەموو ڕۆژنامە نێودەوڵەتیەکان باسی دەکەن. بۆیە ئێمە دەڵێن بە ناوی خودا و با دەست پێ بکەین. لوبنان پارسە زەویەکە کە لە کەنارەکانی دەریای ناوەڕاست هەڵکەوتووە، دەکەوێتە نێوان سووریا و ئیسرائیل. بەڵام ئەم وڵاتە لە ڕابردوودا وا نەبوو. بۆ ماوەی سەدان ساڵ لوبنان لە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتە گەورەکاندا مایەوە کە حکومڕانی ناوچەکەیان دەکرد. ئەمەش بەهۆی هەڵکەوتەی جوگرافی لە نێوان ئەوروپا و جیهانی ئیسلامی عەرەبیدا. لە لوبنان هەمە چەشنیەکی زۆر هەیە. لوبنان بووە تا یەکێک لەو ناوسەکەمانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دانیشتوانێکی زۆری مەسیحی تێدایە، وەک مەسیحیەکانی ماڕۆنی کە سەدان ساڵە ناسنامەی جیاوازی خۆیان پاراستووە، تەنانەت لە سەردەمی دەسەڵاتی عوسمانیشدا. ئەمە وای لە ئەوروپا کرد کە بە شێوەیەکی جیاواز سەیری لوبنان بکە. لوبنان کە لە سەرەتای بیستەکانی سەدەی ڕابردوودا خۆی لە ژێر دەسەڵاتی عوسمانی ڕزگار کرد، پاشان لە ناوەڕاستی چلەکاندا خۆی لە ژێر دەسەڵاتی فەڕەنسا ڕزگار کرد و 2000 سەر بەخۆی بەدەستهێنا و بە فەرمی بوو بە کۆماری لوبنان. لوبنان لەو سەردەمەدا بەهۆی سروشتی جوان و کولتورە هەمە چەشنەکەی و زانیارێ زۆرەکەیەوە جێگەی سەرنجی جیهانی بوو. لە ئەنجامدا خەڵک لە هەموو جیهانەوە ڕوویان لە لوبنان کرد بۆ فێربوون و کارکردن و بەشداریکردن لە بواری گەشتیاریدا. ئەمەش هاندەری خۆشگوزەرانی ئابووری لوبنان و دروستکردنی سەرساوی دارایی بەرچاو بوو. دوای سربەخۆی لوبنان تووشی کێشەیەک بووەوە، هەرچەندە ئەم کێشەیە سادە دەردەکەوێت، بەڵام لە ڕاستیدا کێشەیەکی سەرەکی بوو. ئەویش ئەوەیە کێ ئێستا حکومڕانی لوبنان دەکا. سەدان ساڵ لوبنان لەلایەن خەڵکانی دەرەوە حکومڕانی دەکرا، بەڵام ئەمڕۆ لوبنان پێویستی بە کەسێکی لوبنانی هەیە بۆ بەڕێوەبردنی. ئەمە لوبنانە کە شوێنی چەندین مەزهەب و ئاین و نەتەوەیە، هەر بۆیە تەنها کەسێک قورس بۆ حکومڕانی بکە. لوبنانیەکانی سەردەمی کۆن بە باشترین شێوە دەیانزانی پۆستە حکومیەکان لەسەر بنەمای تایەفەگەری بەسەر خەڵکدا دابەش بکرێن و هەر مەزهەبێک پشکی خۆی لە دەسەڵات وەربگرێ. لە ژێر ئەم سیستەمەدا سەرۆکی کۆمار دەبێت مەسیحی ماڕۆنی بێ، سەرۆک وەزیران موسڵمانی سوننە بێ، سەرۆکی پەرلەمانیش موسڵمانی شیعە بێ. دابشکردنی پەرلەمان لە نێوان موسڵمانان و مەسیحیەکاندا کە سەرۆک ئەرکانی سوپاکە کەسێکی دروست بوو، سیستەمێکی زۆر سیر بوو، لە هەر وڵاتێکی جیهاندا ناوازە بوو، بێگومان جگە لە لوبنان. بۆیە لە بری ئەوەی یەک کێشە چارەسەر بکە چەندین کێشەی دیکەی دروست کرد. دیارترینیان ئەو ململانەیە بوو کە لە کۆتایی پەنجاکاندا ڕوویدا، کاتێک موسڵمانانی لوبنان بە دوای یەکڕێزی لەگەڵ سووریا و میسردا دەگەڕان، لە کاتێکدا مەسیحیەکان ڕەتیان کردەوە و داوای دەزوەردانی ئەمریکایان کرد. هەروەها لە ساڵانی پەنجاکان و شەستەکاندا شیعەکان لە لوبنان هەستیان بە پاراوێز خستن دەکرد، چونکە نوێنەرایەتیەکی بەرچاویان لە حکوومەتدا نەبوو. لە ئەنجامدا ناوچەکانیان کەمتر پێشکەوتوو بوون لە ساو ناوچەکانی دیکەی لوبنان. هەموو ئەمانە کێشە بوون،
بەڵام کێشەی گەورەتر و ئاڵۆستر لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردووەوە دەستی بەسەر هەڵدان کرد. لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا ژمارەی فەڵەستینیەکان لە لوبنان بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد و هەزاران فەڵەستینی پەنایان بۆ لوبنان برد. ئەمەش بەهۆی ڕۆشتنی ژمارەیەکی زۆر لە چەکدارانی فەڵەستینی لە ئوردنەوە بۆ لوبنان لە کۆتایی ساڵی 1970دا. بەم شێوەیە بارودۆخەکە ئاڵۆستر بوو. ئەم زیادبوونە بەرچاوی ژمارەی فەڵەستینیەکان لە لوبنان کێشەیەکی دروست کرد بە تایبەتی بۆ لوبنانیەکان. مەسیحیەکان و لە نێویاندا هەندێک لە سەرکردە مەسیحیەکان پێیان وابوو کە ژمارەی زۆری فەڵەستینیەکان لەسەر خاکەکەیان دەبێتە مەترسی لەسەر ناسنامەی مەسیحی لوبنان. جگە لەوە ژمارەیەکی زۆر لە سەرکردە مەسیحیەکانی لوبنان بە توندی بوونی چەکدارانی فەڵەستینیان لەسەر خاکی خۆیان ڕەت کردەوە و ڕایان گەیاند ئێمە بزوتنەوەی چەکداریمان ناوێت لەسەر خاکی لوبنان. ئەمە بە تایبەتی ڕاست بوو بە لە بەرچاوگرتنی ئەوەی ژمارەی چەکدارانی فەڵەستینی بە هەزاران چەکدار بوو و بە پلەی یەکەم لە باشووری لوبنان لەسەر سنووری ئیسرائیل جێگیر بوون. بەشێک لەو ڕێکخراوانە کە دیارترینیان فتح بوو لە باشووری لوبنان کاریگەریەکی بەرفراوانیان پەیدا کردبوو وەکو دەوڵەتێک لە چوارچێوەی دەوڵەتێکدا دەستیان کردبوو بە مامەڵەکردن. ئەوان ئۆپەراسیۆن و تەنانەت پێکدادانیان لەگەڵ ئیسرائیل دەکرد بەبێ هەماهەنگی لەگەڵ هێزەکانی لوبنان بە پێچەوانەی ئەوەی کە بۆ ماوەیەک لە باشووری لوبنان لەسەری ڕێککەوتبوون کە لە ئاستی نێودەوڵەتیدا بە زەوی فتح ناسرا بوو. ئەمەش ڕێکخراوە مەسیحیەکانی لوبنانی زۆر تووڕە کرد و جارێکی دیکە گرژیەکان لە لوبنان سەریان هەڵدایەوە. بەڵام ئەم جارەیان گرژیەکان جیاواز بوون. ئەم جارەیان گرژیەکان بزوتنەوەی چەکداری و هەروەها ئیسرائیلیشی لەگەڵدا بوو. ئیسرائیل ڕاستەوخۆ لەسەر سنوورەکانی لوبنان ئامادە بوو و زۆر حەزی لە بەرەنگاربوونەوەی ڕێکخراوە فەڵەستینیەکان بوو. بەم شێوەیە دۆخەکە وردە وردە گەشەی کرد و ئاڵۆستر بوو. بە تایبەت کاتێک هەموو کەسێک لە لوبنان دەستیان کرد بە بینینی ئەوەی کە سەلامەتتر دەبن ئەگەر لەلایەن گروپ، کوتلە یان حیزبەکەی خۆیانەوە هێرشیان بکرێتە سەر نەک دەوڵەتی لوبنان. لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردوودا لە لوبنان شتەکان بەو شێوەیە بوون. لوبنان کە وڵاتێکی بچووک بوو دەستی کرد بە داڕشتنی گروپ و حیزب. بۆ نمونە مەسیحیەکان بە تایبەتی ماڕۆنیەکان پەیوەندیان بە پارتێکەوە کرد بە ناوی پارتی لوبنانی کە پارتێکی چەکدار بوو و بوونی ڕێکخراوە فەڵەستینیەکانی بەگشتی لە لوبنان ڕەت کردەوە. تەنانەت بانگەشی ئەویان دەکرد کە لوبنان وڵاتێکی عەرەبی نییە، هیچ کاتێکی وڵاتێکی عەرەبی نەبووە و پابند نەبووە بە بوونی عەرەب لەسەر خاکەکەی. ئەمانە هەندێک لە بیرۆکەکانی پارتی لوبنان و پارتە مەسیحیەکانی تر بوون. لەلایەکی تریشەوە بەشێکی زۆر لە موسڵمانان و دروزەکان پشگیریان کرد و پەیوەندیان بە پارتی سۆسیالیستی پێشکەوتن خوازەوە کرد کە پیاوێک بە ناوی کەمال جۆن باراک سەرۆکایەتی دەکرد و بەشێکی دیکەش بە تایبەت موسڵمانە فەڵەستینیەکان بوون. پشتیوانیان لێ کرد و پەیوەندیان بە کوتلە زۆرا و زۆرەکانی فەڵەستینەوە کرد کە دیارترینیان بزوتنەوەی فتح بوو کە یاسر عەرەفات سەرۆکایەتی دەکرد. ئەگەر زیاتر سەرنجمان لەسەر باشووری لوبنان بێت دەبینین سەدان هەزار شیعە لەوێ هەنوو هەستیان بەوە کردووە کە ماوەیەکی زۆرە ستەمیان لێکراوە بۆی ئەوانیش هەستان و بزوتنەوەیەکیان بە ناوی ڕەوتی ئامال دامەزران کە موسا سەدر ڕێبەری شیعەکان سەرکردایەتی دەکرد. ئەم بزوتنەوەیە دواتر بوو بە چەکدار. ئێمە توانیمان بەشێکی کەم لە شێوەی نەخشەی سیاسی لوبنان لەو قۆناغە ترسناکەدا تێبگەین کە لوبنان پڕ بوو لە چەک و حیزب و بزوتنەوە. ئەم قۆناغا پریشکێکی نەبوو کە بیگۆڕێ بۆ کارەسات. بەداخەوە 2000 ئەو پریشکە لە 13 نیسانی ساڵی 1975 گەیشتە دەسمان. پێرۆ گێمایل سەرۆکی پارتی لوبنان خەریکی جێهێشتنی کڵێسای خاتوونی ڕزگاری بوو کە دەکەوێتە ناوزەرگەی بەیروت. لە ناکاو ئۆتۆمبیلێک لە بەردەمیدا وەستا. ئۆتۆمبیلەکە سەر بە ڕێکخراوێک بوو بە ناوی بەرەی ڕزگاری عەرەبی کە ڕێکخراوێکی فەڵەستینیە و لەلایەن پارتی بەعسی عێراقیەوە پارەی بۆ دابین دەکرا. ئەمە ئەو ئۆتۆمبیلەیە کە باسی دەکەین. کۆمەڵێک گەنج لێ دەرچوون و تەقیان لە پێر گێمایل و هاوڵەکانی کرد و 4 لە پاسەوانەکان کوژران و پێر گێمایل بە شێوەیەکی سیر لە مردن ڕزگاری بوو. پێویستە بزانین پێر گێمایل کێیە؟ پێر گێمایل سەرۆکی پارتی مەسیحی فەڵەنجی لوبنانە کە هەندێک بە پارتێکی توندڕەوی دەزانن کە بوونی عەرەب بەگشتی و فەڵەستینیەکان بە تایبەتی لەسەر خاکی لوبنان ڕەت دەکەنەوە. پێر لە حکوومەتی لوبنان پۆستی زۆر باڵای هەبوو
و دواتر کوڕەکانی بوونەتە سەرۆکی کۆماری لوبنان. بەم شێوەیە دەتوانین بە ئاسانی بگەینە ئەو ئەنجامەی کە پێر گێمایل کەسێکی زۆر گرنگە بۆ ڕێژەیەکی زۆر لە لوبنانیەکان. هەوڵی تیرۆرکردنەکە ڕووداوێکی سادە نەبوو، بەڵکو ڕووداوێکی گەورە بوو و ڕێک ئەوەش ڕوویدا. دوای چەند کاتژمێرێک لە هەوڵی تیرۆرکردنی، ئەندامانی چەکداری پارتی کەتائیب تەقەیان لە پاسێک کرد کە دەیان پەنابەری فەڵەستینی هەڵگرتە بوو و لە ئەنجامدا 27 کەس کوژران. ئەم ڕووداوە بە هەموو مانایە کۆمەڵکوژی بوو و لەو ساتە وەختەوە شەقامەکانی بەیروت دەستیان کرد بە پڕبوون لە بربەستی پڕ لە تای سوتاو. هەمووان دەستیان کرد بە چەکدارکردنی خۆیان. ئاگاداری ئەوە بوون کە ئەو دوو ڕووداوەی ئەمڕۆ ڕوویان داوە بە ناساری شەڕی ناوخۆیی لێ دەکەوێتەوە و ڕێک ئەوەش لە بەیروت ڕوویدا. لە ماوەی چەند ڕۆژێکدا بەیروت گۆڕا بۆ گۆڕەپانی شەڕی نێوان لایەنە مەسیحی و موسڵمان و فەڵەستینیەکان. لە شەڕەکەدا چەندین بزوتنەوە و پارت و فراکسیۆن بەشداریان کرد، بەڵام بە نزیکەی سێ لایەنی سەرەکی هەبوون. ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین بە سەرۆکایەتی یاسر عەرەفات و هاوپەیمانەکەی کە بزوتنەوەی نیشتیمانی بوو بە سەرۆکایەتی کەمال جۆنبڵات. لەلایەکی تریشەوە ئەو لایەنەمان هەبوو کە پێی دەگوترا بەرەی مەسیحی لوبنانی، کە پیاوێک بە ناوی بەشیر گەمایل سەرکردایەتی دەکرد کە دواتر هاوپەیمانی ئیسرائیل بوو بۆ لێدانی ڕێکخراوە فەڵەستینیەکان. هەروەها بەیروتی پایتەختیش بەسەر دوو بەشدا دابەشکرا بوو. بەیروتی ڕۆژهەڵات کەوتە ژێر کۆنتڕۆڵی مەسیحیەکان، لە کاتێکدا بەیروتی ڕۆژئاوا لەلایەن موسڵمانانەوە کۆنتڕۆڵ کرا. هەر لایەنێک دەستی کرد بە ئەنجامدانی کۆمەڵکوژی لە دژی ئەوی تر، کە یەکێک بوو لە یەکەم کۆمەڵکوژیە گەورەکانی جەنگی لوبنان. نزیکەی 1000 موسڵمان لەلایەن چەکدارانی پارتی فەڵەنگەوە کوژران. دوای دوو ڕۆژ موسڵمانان هێرشیان کردە سەر شارۆچکەی دامور و نزیکەی 700 مەسیحیان کوشت. لەو ساتەدا سووریا بڕیاری دەستوەردانی دا بە بیانووی پاراستنی ئاسایش لە لوبنان هەزاران سەربازی نرد. هەرچۆنێک بێت، دوای ماوەیەکی کەم هێزەکانی سووریا هاوپەیمانی بزوتنەوە مەسیحیەکان بوون و دەستیان بە شەڕ لەگەڵ فەڵەستینیەکان کرد. هێزەکانی سووریا و پارتی فەڵەنگ پێکەوە کۆمەڵکوژیەکی ترسناکیان لە کەمپی پەنابەرانی تەل ئەلزەعتەر ئەنجامدا، بەڵام سووریا تاکە لایەن نەبوو کە بڕیاری دەزوەردان لە دەرەوە بدا. لە ساڵی 1978 ئیسرائیل بڕیاریدا بچێتە باشووری لوبنان بۆ لێدان لە ڕێکخراوە فەڵەستینیەکان، بەڵام داگیرکردنی باشووری لوبنان لەلایەن ئیسرائیلەوە زۆری نەخایاند. دوای 7 ڕۆژ نەتەوە یەکگرتوەکان ئیسرائیلی ناچار کرد دەست بەجێ بکشێتەوە. ئیسرائیل کشایەوە، بەڵام لە بردومانکردنی فەڵەستینیەکان لە باشووری لوبنان نەوەستا. سەبارەت بە سووریاش هەڵوێستی خۆی گۆڕی. دوای ئەوەی حیزبی فەلەنزی بینی کە دەبێتە هێزێکی بەرچاو، بڕیاریدا واز لە پشتیوانی کردن بهێنێت و دەستی کرد بە شەڕی توند لەگەڵیدا. شتەکان بەردەوام ئاڵۆزتر بوون. لە نێو ئەو ئاژاوە گێڕیەدا شۆڕشی ئیسلامی شیعە لە ئێران بەڕابەرایەتی خومەینی سەرکەوت. خومەینی دەستی بەسەر دەسەڵات داگرت و لەو ساتە وەختەوە ئێرانیەکان دەستیان کرد بە بڵاوکردنەوەی شۆڕشەکەیان لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو وڵاتە کە بەهۆی شەڕی ناوخۆوە لەت و پەت بوو، ئامانجێکی ئایدیال بوو بۆ ئێرانیەکان. عەلی ئەکبەر موحتاشامی ئەو کەسە بوو کە خومەینی ئەرکی بڵاوکردنەوەی شۆڕشی لە دەروی ئێران پێسپێردرا. سەدان گەنجی ئێرانی لە ڕێگەی سووریا و ڕەوانەی لوبنان کرد بۆ دامەزراندنی بزوتنەوەی چەکداری کە بە ناوی شیعەکانەوە لە لوبنان شەڕ دەکەن. شیعەکان لە باشووری لوبنان بە تایبەتی پێشووتر ساڵانێک بوو تووشی ستەم و دەستدرێژی ئیسرائیل بوون، بۆیە کاتێک شۆڕش لە ئێراندا هەڵگیرسا، ئێرانیان وەک فریاد ڕستێک لە هەموو ئەو نادات پەروەریانی کە بەسەریاندا هاتبوو دەبینی. ئەمەش کاتێک پشتڕاست کرایەوە کە زانیان شیعەکان لە لوبنان جێگەیان نییە. لە ڕۆژانی سەرەتای شەڕی ناوخۆدا دیارترین سەرکردەی شیعەکان موسا ئەلسەدر بوو. موسا ئەلسەدر لە مێژە داوای کۆتایی هێنانی بە شەڕەکە دەکرد تا دوجار لە ژێر هەلومەرجێکی نهێنیدا دیار نەما. لە ساڵی 1978 موسا سەدر لوبنانی بەجێهێشت و بەرەو لیبیا ڕۆشت. تا ئەم ڕۆژ کەس چارە نووسی نازانێ و هەر لەبەر ئەم هۆکارش گۆڕەپانی شیعە لە لوبنان بە تەواوی چۆڵ بوو. لێرەدا ئێران ئەو بۆشایی قۆستەوە بە ناردنی شەڕڤانەکانی بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەکانی خومەینی. هەروەها دەزانین کە شیعەکان لە لوبنان بزوتنەوەیەکیان هەبوو، ناوی بزوتنەوەی ئامال بوو، بەڵام تا ڕادەیەک لاواز بوو، بە تایبەتی دوای دیارنەمانی سەرکردەکەیان لە لیبیا. بۆیە ئێران بە پێویستی زانی
پشتیوانی لە بزوتنەوەیەکی نوێ بکە لە باشووری لوبنان کە ڕووبەڕووی شەڕێکی نوێ بۆتەوە، شەڕێک کە لە ساڵی 1982 دەستی پێکرد کاتێک ئیسرائیلی هێرشێکی زەمینی و ئاسمانی تونند و تیژی کردە سەر خاکی لوبنان و لە باشوورەوە دەستی پێکرد و گەیشتە بەیروتی پایتەخت. ئەم هێرشەی ئیسرائیل بە هاوکاری پارتی فەلەنگی لوبنان بوو. لەم وێنەیەدا بەشیر گەمایل فەرماندەی سەربازی پارتی فەلەنگ و ئارایل شارۆن وەزیری بەرگری ئیسرائیل لەو کاتەدا بە هاوبەشی پلانێک بۆ دەرکردنی بزوتنەوەی فتح لە لوبنان دادەڕێژن. ئەمەیە کە لە ڕاستیدا دوای لەشکرکێشی ڕوویدا فتح و ڕێکخراوە فەڵەستینیەکان بەیروتیان بەجێهێشت و بەرەو تونس ڕۆشتن لە کاتێکدا ئیسرائیل بەشێکی زۆری لوبنانی داگیر کرد. دوای ئەوە ئیسرائیل لەگەڵ پارتی فەڵەنجا دەستی کرد بە کۆمەڵکوژی دژی فەڵەستینیەکان. بەناوبانگترینیان کۆمەڵکوژی سابرا و شاتی لەبوو کە زیاتر لە 3000 فەڵەستینی گیانیان لە دەستدا. دەبێت دان بەوەدا بنین کە ئیسرائیل تەنیا کۆمەڵکوژی لە دژی فەڵەستینیەکان ئەنجام نەدەدا، هەروەها کۆمەڵکوژی لە دژی لوبنانیەکانێش ئەنجام دەدا. لەم خاڵەوە بزوتنەوەیەکی نوێی شیعەی لوبنان بۆ شەڕ دروست بوو. ئیسرائیلیش زۆر بە توند و تیژی دژایەتی ئەم بزوتنەوەی دەکرد. بزوتنەوەکەش دەستی کرد بە وەرگرتنی پشتیوانی لە ئێران لە شێوەی سەک و مەشق و ڕاهێنان. ئەم بزوتنەوەی کە باسی دەکەین ناوی حیزبوڵڵایە. حیزبوڵڵا لە کاتێکی زۆر گونجاو و سەری هەڵدا ڕێکخراوە فەڵەستینیەکان بە تەواوی لە لوبنان کشابوونەوە. فەرماندەی سەربازی پارتی کەتائیب و بەشیر گەمایل سەرۆک کۆماری لوبنان لە تەقینەوەیەکدا لە ناوەندی شاری بەیروت تیرۆر کران. ڕێبەر و ڕێبەری بزوتنەوەی نیشتیمانی دروزەکان کەمال جان پلات لە هەلو مەرزێکی نهێنیدا تیرۆر کرا. هەروها ئیمام موسا پیاوی ئاینی شیعە و سەرۆکی بزوتنەوەی ئامال تیرۆر کرا. ئەلسەدر تا ئێستاش لە لیبیا بە تەواوی بێسەر و شوێنە. هەموو ئەم ڕووداوە گەورانە بە نزیکەی لە هەمان کاتدا ڕوویان داوە. ئەمەش ڕێگەی بە گروپێکی نوێدا کە لە ناوەندی شانۆکە بن. حیزبوڵڵا بۆ حیزبە دەوترێت کە لە ڕاستیدا بەرەنگاری داگیرکاری ئیسرائیل دەبێتەوە بۆ سەر لوبنان. لەسەر ئەم بنەمایە خۆی بەرز دەکردەوە. ئاماژەی بەوەدا کە پارتێکی سیاسی نییە کە شەڕی دەسەڵات لە لوبنان دەکا، بەڵکو بزوتنەوەیەکە تەنیا بۆ بەرەنگاربوونەوەی ئیسرائیل دامەزراوە. ئیسرائیل لە ساڵی 1985 لە ناوچە گەورەکانی لوبنان کشایەوە، بەڵام هەروە بە داگیرکردنی باشووری لوبنان مایەوە. کاتێک حیزبوڵڵا بینی ئیسرائیل خاکەکانی داگیر دەکا لە باشووری لوبنان دەستی کرد بە وەرگرتنی فۆرمێکی تونند و تیشتر لە شەڕەکانیدا، وەکو تەقینەوە خۆکوژیەکان، خستنە خوارەوەی فڕۆکەکان و ڕفاندنی سەربازەکان. ئەمەش دۆخێکی سەخت بوو بۆ ئیسرائیل. لە ڕاستیدا هەر لەبەر ئەمەشە ئیسرائیل بڕیاریدا پشتیوانی لە سوپای باشووری لوبنان بکە، یان ئەوەی بە سوپای یەکەکان ناسراوە. دوور لەم ئاژاوە گێڕیەی کە نزیکەی 15 ساڵ بوو بەردەوام بوو. سعودیە بڕیاریدا دەزوەردان بکا بۆ کۆتایی هێنان بەو ململانەیە. ڕێککەوتنی تایف لە کۆتاییەکانی ساڵی 1989 دا کرا. جگە لە حیزبوڵڵا هەموو ڕێکخراوە و بزوتنەوە چەکدارەکان هەڵوەشێنرانەوە. حیزبوڵڵای لوبنان کە ئەو کات هێشتا لە باشووری لوبنان شەڕی ئیسرائیلی دەکرد هەڵوەشایەوە. لە ساڵی 1990ەوە شەڕی ناوخۆی لوبنان بە فەرمی کۆتایی هات. ئەو بزوتنەوە چەکدارانەی کە شەڕی یەکتریان دەکرد گۆڕاون بۆ پارت و بزوتنەوەی سیاسی کە کێبڕکێ لەسەر کورسی پەرلەمان دەکەن. لە نێو ئەمانەشدا حیزبوڵڵا بوو کە لە سەرەتای نەوەدەکاندا بوو بە بزوتنەوەیەکی سیاسی. لە ساڵی 1992 ڕەفیق حەریری بە سەرۆکوەزیرانی حکوومەتی لوبنان هەڵبژێردرا. ڕەفیق حەریری یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە هەمیشە هەوڵی کۆتایی هێنانی بە شەڕی ناوخۆی لوبنان دەدا. یەکێک بوو لە بازرگانە دیارەکانی جیهان، خاوەنی کۆمپانیایەکی گەورەی بەڵێندەرایەتی بوو. ڕۆڵی گەورەی بینی لە ئاوەدانکردنەوەی لوبنان دوای ئەو وێرانکاریەی کە بەهۆی شەڕەوە هاتبووە ئاراوە. هەر لەبەر ئەم هۆکارە ڕەفیق حەریری کەسایەتیەکی زۆر جەماوەری بوو، بەڵام بەهۆی پەیوەندی پتەوی لەگەڵ شانشینی سعودیا لای ئێران خۆشەویست نەبوو، هەر بۆیەش گوشاری لەسەر بوو. بوونی سەربازی سووریا لە لوبنان بەردەوام بوو و دەسەڵات و نفوزی حیزبوڵڵا بە پاڵپشتی بەرچاوی ئێران زیاتر بوو. لە ئەنجامدا ئەو پیاوە هەستی بەوە کرد کە لوبنان بە جۆرێک یان جۆرێکی تر لەلایەن سووریا و ئێرانەوە داگیر کراوە. ئایا ئەمە بووە هۆی ئەوەی کە لەگەڵ حافز ئەسەد و بەشاری کوڕی و سەرکردەکانی حیزبوڵڵا پێکدادان بکە؟ 2000 لە چواردەی شوباتی ساڵی 2005 حەریری تیرۆر کرا.
حەریری لە تەقینەوەیەکی گەورەدا لە ناوەندی شاری بەیروت تیرۆر کرا. خەڵکی لوبنان بە هەزاران ڕۆژانە سەر شەقامەکان، مەسیحیەکان و موسڵمانان و ئەلمانیەکان هەمویان ڕۆیشتن. ئەوانیش زۆر دڵتەنگ بوون. ئەو کەسەی بەرپرسیارە لە تیرۆرکردنەکە بۆ ساڵانێک بە نادیاری مایەوە تا ئەو کاتەی دادگا لە ساڵی 2011 ڕایگەیاند کە سەرکردەکانی حیزبوڵڵا بەرپرسیارن لە تیرۆرکردنی حەریری. لەوێشەوە هەمووان درکیان بەوە کرد کە حیزبوڵڵا بووەتە هێزی باڵا دەست لە لوبنان. هەر کەسێک لە ڕێگەی خۆیدا بوەستێت هەمان چارەنووسی حەریری بەرەو ڕوو دەبێتەوە. حیزبوڵڵا لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە لە لوبنان و لە سەرانسەری جیهانی عەرەبیدا ناوبانگێکی بێئەندازەی بەدەستهێناوە. دوای ئەوەی لە ساڵی 2006دا ڕووبەڕووی لەشکرکێشی ئیسرائیل بووەوە بۆ سەر لوبنان. حیزبوڵڵا گروپێکی چەکداری ناڕێک و پێکی جیهانە و ژمارەیان دەیان هەزار کەسە و دەوترێت ژمارەیان لە 100,000 کەسیش تێدەپەڕێت. کاتێک لە ساڵی 2011 شەڕ لە سووریا هەڵگیرسا، حیزبوڵڵا هاتە ناو سووریا بۆ ئەوەی شانبەشانی ڕژێمی سووریا شەڕ بکە. دوای ئەم دەستێوەردانە ناوبانگی حیزبوڵڵا زیانێکی زۆری بەرکەوت، چونکە وێنە و ڤیدۆی بەڵگەنامەکردنی تاوانەکانی دژی گەلی سووریا بە تایبەتی ئەوانەی لەلایەن ئەندامانی حیزبوڵڵا ئەنجام دراون لە ڕێگەی ئۆنلاینەوە بڵاو بوونەتەوە. لەو کاتەوە تا ئەمڕۆژ حیزبوڵڵا لە هەنێک ناوچەی سووریا ئامادەی خۆی پاراستووە، دواتر بەشداری شەڕی عێراقی کرد و هەروەها دەستی کرد بە بەهێزکردنی چەک و موشەکەکان و دروستکردنی تونێلی ژێرزەوی لە باشووری لوبنان وەک ئامادەکاریەک بۆ هەر شەڕێکی داهاتوو لە دژی ئیسرائیل. ئەم شەڕە زۆر نزیک بوو. بەو پێی لە 8 تشرینی یەکەمی ساڵی 2023 حیزبوڵڵای لوبنان بە موشەک باکووری ئیسرائیلی تۆپباران کرد. لە بەرامبەردا ئیسرائیل بە تۆپبارانی باشووری لوبنان وەڵامی داوەتەوە. بەڵام ئێستا ماوەیەکی زۆرە هەردوو لا ناکۆکیان لەسرە. ئەوان ئاسێکی دیاریکراو لە هێرشەکان دەپارێزن، خۆیان لە چوونە ناو شەڕێک بە دوور دەگرن کە شەڕێکی وێرانکەر بێت. بەڵام پێدەچێت ئەمە زۆر نەخایەنێ، بە تایبەتی دوای ئەوەی بینیمان ئیسرائیل سەرکردە باڵاکانی حیزبوڵڵای لە ناوەندی شاری بەیروت کردە ئامانج و کوشتنی فواد شوکور دیارترین سەرکردەی سەربازی حیزبوڵڵا و ناسرا و بە دووەم فەرماندەی حیزبوڵڵا، دواتر کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و ڕۆژ بە ڕۆژ بارودۆخی لوبنان خراپتر دەبێت. و پرسیارەکە ئەوەیە کە بارودۆخی لوبنان پاش ئەم هەموو کێشەیە بەکوێ دەگا؟ لە وەڵامدا دەڵێن ڕۆژانی داهاتوو وەڵامی زۆر پرسیاری تر دەداتەوە کە لە مێشکمان کەڵک بووە. بەم زۆرە گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن. و دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.